ئەمە نەریتی ساڵانەمانە. سوپاس بەخوا ئەمڕۆ وەکو یەکەم وەژبەی ناو ئۆفیسی سەرەکی شاری سلێمانی، تەنها شاری سلێمانی، سوپاس بەخوای پەروەردگار تا ئەم خولەکە کە لەگەڵ بەڕێستانە قسە دەکەین ئەو ئاژەڵانەی هێناومانتە سەر بڕخانەی نوێی سلێمانی. ڕێژەکەی 165 سەر ئاژەڵە، 136یان ئاژەڵی وردەیە، 29یان ئاژەڵی گەورەیە جوانەگا و نێونە. لێرە کۆمەڵێک ڕێکاری تەندروستی گیراوەتە بەر هەر لە سەرەتاوە بۆ وڵاخەکان و بۆ مەڕ و بزنەکان حیوانی بچووک. یەکێک لەو پشکنینانی کە بۆی دەکرێت پشکنینی ئەو مشەخۆرەیە کە لەسەر لەو شوێنە هەستیارانەی ئاژەڵەکان بڵێن دەنووسێت کە ئەویش بریتە لە مشەخۆری گەنە. بەپێی ڕێنمایەکان کە لێرە ڕێنمایە تەندروستیەکان وایە دەبێت بۆ ماوەی زۆر جار دەڵێن 24 کاتژمێر لە 15 ساعت بۆ بڵێن 24 کاتژمێرە کە دەمێنێتەوە لە ناو ساتکەرەوە سبەینێ. دوای نوێژی بەیانی دیارە هەم تیمەکانی ئێمە جارێکی تر دێنەوە ئێرە و دەستەکەن بە وردکردنی گۆشتەکەی و سبەینێتانی وەڕۆ ئینشاءڵڵا هەوڵەدەین گۆشتەکان ئەوەی کە دەدرێتەوە بێمە لە دوای ئەوەی کە لە ساردکەرەوەکانە دەمێنێتەوە ئینشاءڵڵا دەینێرین بۆ ئەو شوێنانەی کە لە پلانمانە هەیە، شوێنە هەژارنشینەکان گۆشتەکانیان لەسەردا باش بکەین.